شەڕ و پێکدادانەکانی ئەم دوایەی ناحیەی پردێ ڕێگای کەرکووک هەولێری داخست بۆ شۆفێران و هاوڵاتیان بە مەبەستی هاتوچۆکردنی نێوان کەرکووک هەولێر بە ناچاری ڕێگای دووری تەختەق و کۆیە دەگرنەبەر. والله زۆر ناخۆشە تقریبەی 3-4 ساعتمان فەرقا یعنی ئەمە ڕێگای سارەی بار هەلگر نییە بەس ڕێگای سارەی بچووکە هاوچۆمان زۆر قورس بۆ زۆر ناخۆش بۆ بەڕاستی ینی ئەگەر ڕێگەی تر بکەنەوە بۆمان زۆر ئاسانتر دەبێت. پێشترێ لە هەولێر بۆ کەرکوشێ بە بارەوە بەڕێ پردێ سعاتە ڕێبوو ئێستا دێ تەختەق بە بڕێ کۆیە و تەختەق ڕێ 3 ساعت و 4 ساعتیە لە هەولێری هەتا دەگەیە کەرکوشێ و ئێستا لە تەختەق لێ ناگەرن بە بارەوە بێ ئەگە بە تالیب لێ دەگەڕێن بەڵام بە بار دەلێ دەبێ بچیەوە ڕێ ئاغجەلەر و کانی شەیتانە و ئینجا بێ و ڕێی سولێمانی بێەوە کەرکوشێ یعنی زۆر دوور بۆ بە 2 قات 3 قات دووریەکەی 2 ساعت و 3 ساعت سارەجی بێ دەگەیتە کەرکووک. بۆچی ئەمە دروست بوو؟ بەهۆی ناکۆکی نێوانە و دوو هێزەی عێراق و کورد. ئەو شەقامی کە لە ئێستادا بۆتە ڕێگای سەرەکی هەولێر شەقامێکی یەکساییدە و ڕۆژانە پێشوازی لە سەدان بار هەڵگر و ئۆتۆمبیل دەکات هەر بۆیە بە زوویی کاریگەری بارە قورسەکانی پێوە دەرکەوتووە. جار وایە دەتڕێ لە لەو سایدی ئەم بەرەوە دێ دەست لەم بەرەوە دەڕوا قورسایی ئەمە ئێستا دسرێکەمانەیە لە شیوە سوور کراوە ئەوە قایشمایشی هەڵداوە دسرێکەمانەیە لە ڕووباری کۆی ئەوە هەر زۆر کاتیە هەرە ترسێن ئەوەش بڕوخێ ئیتر زیاد لەو زەخمە و قەڵەباڵغی لە تەختەق ئێستا تووشی حادسەی زۆرە بین ڕۆژانە ئێستا لە ڕێی کوێ تەختەق دوێنێ ترێ لە وەرگەڕاوە پێرێ وەرگەڕاوە لێرە منداڵ ناوێرە بێتە سەرجادا. شەڕەکانی ئەم دوای ناحەی پردێ و نەمانی ڕێگای نێوان کەرکووک هەولێر کاریگەری خراپی لەسەر دانیشتوانی کۆیە و تەختەق و شوان دروست کردووە. لە ئێستادا داواکاری دانیشتوانی ئەم سنوورە ئەوەیەکە ئەو کێشانەی بەهۆی نەمانی ڕێگای کەرکووک هەولێرەوە بۆیان دروست بووە چارەسەر بکرێت. کارۆ محەممەد کورسات نیوز ناحەی تەختەق.